تۆری یەکەمی بەرنامی بانی باش کوردستان باس لەو مەرج و یاسانەکەین بۆ لە خۆگرتنی منداڵ لە ڕێگەی دادگاوە بەرامبەر بە خێزانەکان و پێدانیان بە خێزانەکان بۆ ئەمە بەستە گفتوگۆی زیاتر بە میوانداری کاک عوسمان شێخ سیدیق پارێزەر بەخێر بێ کاک عوسمان سپاس بە ئامادەبوون. کاتە ئەو مەرج و یاسانە چین بۆ لە خۆگرتنی منداڵ لەلایەن دادگاوە بەرامبەر بە خێزانەکان. بەڵێ دیارە بابەتی لە خۆگرتنی مناڵ یاخود ئەوەی کە لە یاسا و لەناو دەقە یاساییەکانە و لە دەرگا دەڵێن پێی دەوترێت هەڵگرتنەوەی مناڵ یاخود زەمی مناڵ یاسایەکی تایبەتمان هەیە و کە ئەو باس و بابەتەی دیاری کردووە و ئەرک و مافەکانی دیاری کردووە و شێوازی بەرک و مافی ئەو مناڵە هەڵگیراوەی دیاری کردووە و شێوازی یاسایی بۆ ئەوەی چۆن بەپێی یاسا بەپێی چ مەرجێک ئەو مناڵە ئەدرێ بە ئەو دایک و باوکەی کە دەیانەوەی و خواستی هەڵگرتنەوەی مناڵ و وەرگرتنی مناڵشیان هەیە. یاسای ژمارە 76 ساڵی 83 یاسای قانونی ڕێعایی ئەحداث چاودێرینی ئاکامەکانەکە ئەوانەی کە ئەحداثن ئەوانەی کە تەمەنیان ئەحداث بەو کەسانە دەوترێت بۆ مناڵانەوە دەوترێت کە تەمەنی لە 9 ساڵەوە تاوەکو 18 ساڵی تەواو نەکردوێ ئەوانە ئەحداثن. دیارە ئەو مادە یاساییانە کە باسی ئەم حاڵەتە ئەکا چەند مادەیەکی یاسایی دیاریکراون لە قانونی ئەحداثە لە مادەی 39 تا مادەی 46 هەموو حاڵەتەکانی دیاری کردووە بۆ ئەوەی کە دایک و باوچێک یاخود ژن و پیاوێک ڕاستتر وایە چونکە لە یاساکەدا بە ژن و پیاوە هاتووە بۆ ئەوەی ژن و پیاوێک ئەو مافەیان پێ بدرێت کە مناڵێک وەربگرن یاخود ئەوەی لای خۆمان پێی دەوترێت هەڵبگرنەوە چەند مەرج و چەند با بڵێن پێشمەرجێکی هەیە. یەکێک لەوانە ئەبێ ئەو ژن و پیاوە داواکاریەکی هاوبەش پێشکەش بکەن بە دادگای تایبەتمەند کە بریتێ لە دادگای ئەحداث نەوجەوانان. حەدەث زیادە لە کوردیەکەیان نەوجەوان بەکار هاتووە. داواکاریەکی هاوبەش خواستی خۆیان دەورە بڕم بۆی کە دەیانەوێت مناڵێک وەربگرن یاخود هەڵبگرنەوە بە ڕێگایەکی یاسایی کە پێی دەوترێت زەم. ئەم داواکارە دەبێت هاوبەش بێ لەناو ئەم ژن و پیاوەدا خواستیان هەبێ هەردووچیان نەک تەنها یەکێکیان بەڵکو ئەگەر دایک ژنەکە خواستی هەبوو پیاوەکە خواستی نەبوو ئەوە داواکاریە نادرێت. لەبەرەوەی یەکێک لە بنەماکانی پێدانی ئەو مناڵە بۆ ژن و پیاوە بریتێ لەوەی کە ئەبێ ئەو ژن و پیاوە مەسلحەت و بەرژەوەندی مناڵەکە لە بەرچاو بگرن. واتە دەبێت یەکێک لە بنەماکان بریتێ لە بەرژەوەندی ئەو مناڵەیە ئەو مناڵە لە بەرچاو بگیرێ و پێداویستی و مافەکانیشی بۆ دابین کرێ. ئەو داواکاری پێشکەش بە محکەمەی ئەحداث ئەکرێ. دیارە ئەبێ ئەو ژن و پیاوە یەکێک لە مەرجەکان دەبێت هەردووچیان عێراقی بن. واتە دەبێت ڕێگەزنامەی عێراقییان من ناکرێت کەسێک کە ئەگەر هاتوو بۆ نمونە ژن و پیاوێک لە هەرێمی کوردستانە یەکێکیان تەنانەت یەکێکیشیان ئەگەر ئێرانی بێ یاخود جنسی وڵاتێکی کەی هەبێ جنسی عێراقی نەبێ واتە هاوڵاتی عێراقی نەبێ ئەو مافەی نادرێتێ. واتە یەکێک لە مافەکان یەکێک لە مەرجەکانی تریش بریتێ لە ئەوەی کە دەبێ عێراقی بن داواکاریەک پێشکەش بە محکەمەی ئەحداثەکەن ناویان دەنووسن. دوای ئەوە ئەگەر مناڵێک هەبوو کە ئەبێ ئەو مناڵە یەتیم الئەبەوەین بێ واتە دایک و باوشی نەبێت. مناڵێک ئەگەر دایک و باوشی هەبێت زەمی بۆ ناکرێت کە بزاندێ دایک و باوشی هەیە ئەوە ینی شمولی ئەوە ناکات کە هەڵگیرێتەوە یاخود مەجهول النەسەب. ئەبێ ئەو مناڵە ڕەچەڵەکی دیار نەبێ مناڵی کێ لە چ دایک و باوچێک بووە. ئەوە چەند با بڵێن صفاتێکە کە دەبێت لەو مناڵەیە هەبێ و لە یاساکەدا کە هاتوو ئەبێ تا تەمەنی 9 ساڵی بە سەغیر دایانرێت کە دەوڵێن مناڵ بۆ سەغیر ئەواتە هەڵگرتنەوەی سەغیر مناڵێکی بچووک کە 9 ساڵی تا 9 ساڵ بێەوە 9 ساڵیشی تەواو نەکرد بێ لەو کاتی لە 9 ساڵ زیاتر بێ نادرێت بۆ خێزانەکە. بەپێی یاساکە دەڵێ زەم بریتە لەوەی کە ئەبێ 9 ساڵ لە دایک بوونەوە تاوەکو 9 ساڵی تەواو نەکرد بێ ئەو کاتە پێی دەوترێت سەغیر و یاساکەش بە ڕوونی باسەکە ئەڵێ هەڵگرت پێدانی مناڵی با بڵێن بچووک کە 9 ساڵی تاوا نەکرێت و کاتە لە عیبارە یاسایەکە پێ وترێت ئەسەغیر واتە چەند مەرحەلەیەکێ بۆ قۆناغەکانی
مێرمنداڵی کە لە دایکبوونەوە تا 9 ساڵی کە 9 ساڵی تاوا نەکرێت ئەو کاتە پێوترێت سەغیر کە لە 9 تێ ئەپەڕێ بۆ مەرحەلەیەش کە تاوەکو ئەکاتە 15 شتێشکی پێوترێت لە 15 تا 18 فەتای پێوترێت لە پێش ئەوە وەستەبی پێوترێ ئەوانە کۆمەڵە دەسەواژەی یاساین لەوانەیە زۆر پێویست نەکا لێرەیە باس بکرێت بەڵام ئەبێ ئەو دایک و باوکە وەکو وتمان یەکێشکە لە مەرجەکان بریتەوەی کە توانای بەخێوکردنی ئەو مناڵیان هەبێ لە ڕووی مادیەوە ئەبێ توانای بەخێوکردنی مناڵەکەیان هەبێ ئەوانە مەرجەکانن و دەبێ بتوانن حسن سنع و سیرواتە دەبێت ڕابردویان پاک بێ کەسێکی دیار بن و دڵنیا بێتەوە دادگا دیارە ئیجراعاتی خۆی هەیە یەکێک لە ئیجراعاتەکان ئەگەر پێش ئەوە باسیکەین بریتێلەوەی کە ئەو مناڵە لە ماوەی 6 مانگە ئەبێتە فترەی تەجروبە من ئەمەوێت لێرا بتوەستێنم کاوەسمان باس لە ئەو دایک و باوکە کرد کە بێ ڕابردویان پاک بێ مەبەستەوە هیچ کەسێکیان لە دادگادا بوونی نەبێت یاخود چۆن بەڵێ نا ڕابردوو پاشی ئەبێ حسن و سیر و سمعە بێ ئەبێ حنیەتێ ئەگەر بێت و ئەوە دەکەوێتە چوارچێوەی دەسەڵاتی ئەو دادگایەوە کەم ئەو مافەیان ئەداتێ کاتێک کە دەبینێ دایشێک یا باوشێک کە داواکاری پێشکەش کردووە کە مناڵێک هەڵبگرێتەوە مناڵێک لە ئامێز بگرێ مناڵێک ببێت ماسەڵەن بچێتە ناو عیلەوە دەبێ ئەو دایک و باوکە بۆ نمونە لەوانەیە ئەگەر ببینی ئەم دایکە لەسەر یاخۆ ئەم ژن و پیاوە لەسەر تاوانێکی ئابروبەر لەسەر تاوانێکی خراپ یاخود کەسێک بێ ناوبانجیان خراپ بێ ئەگەر کەسێک تاوانی کردبێ بۆی کە مەسەڵەن دەستپیسی کردبێ یاخود کارێکی بە ئەو جەرەمانی پێوترێن جەرائیمی مخلبی شەرافی پێوترێ ئەمانە دیارە شایانی ئەوە نین کە تۆ مناڵێک بدەیتە دەستیان کە مناڵی خۆیان نییە بەخێوی بکەن چونکە ئەمانە خۆیان پێویستیان بە جۆرێک لە سەرپەرشتیکردن هەیە لە چاکسازی هەیەیانە چۆن دەتوانین مناڵێکیان بدەیت کە بچێتە بەردەستیان و لە بنەماشان مناڵی خۆیان نییە لەبەرەوە ئەوە تەقدیراتی محکەمەیە کاتێک کە بۆی دەرەکەوێ مافێ تەنانەت ئەگەر مناڵەکەشی دابێ پێیان کاتێک بۆی دەرکەوت لە فترەی تەجروبەیە کە 6 مانگ فترە تەجروبە ئەکا پێش ئەوەی کە ئەو مناڵیان بدرێتێ و دواییش کە قەراریشیان بۆ دەرەکان مناڵەکان بدرێت هەر فترەیەشکەی جۆرێک لە تەجروبەی پێوتێت تەجروبەیان بۆ دەرێت ئەگە بۆی دڵنیا بوو کە ئەوەی ئەم ژن و پیاوە ناتوانن یاخود شایەنی ئەوە نین مؤهل نین بۆ ئەوەی کە ئەم مناڵە لە ئامێز بگرن بەخێوی بکەن و لەلای ئەمان گەورە و پەروەردە ببێ ئەوە ئەو کاتە ئەو مافەیان لێ ئەستەنێتەوە ئەگەر پێی دابن و ئەگەر پێی نەدابن داواکاریەکان ڕەف دەکرێتەوە لەو خۆناغەیە کە لیان نەسێتەوە ئەگە بڕیاری بۆ دەرهەم پێوترە ئیلغای ئەو قەرارەی کە یاوێتی ئەگەر پێشتریش لە قۆناغی لێکۆڵینەوە بێ ڕەفزی داواکاریەکان هەکات کاتە حاڵەتەکانی لە خۆگرتنی منداڵ ئێستادا زۆر بە هێندەی ئاگادار بن بە دڵنیاییەوە خواست هەیە بە تایبەتی ئەو ژن و پیاوە بە ڕێزانەی کە خوای گەورە تا ئێستا کە مناڵی نەداونێ چاویان با بڵین ڕوون نەبووتەوە بە ئەوەی کە کۆرپەیەکی خۆیان ببین کە حاڵەتێکی ئاساییە ئەبێ بە سروشتی وەربگیرێ خەڵکێکی زۆر هەیە داواکاری پێشکەش کردووە بە دادگای تامەندبن بە جیهەتی تایبەتمەند بۆ ئەوەی کە ئەگەر بێت و مناڵێکی ئەوە هەبوو وەری بگرێ و لە ئامێزی بگرێ داواکاری زۆرە بەڵام بەداخەوە بە ڕێگای یاساییەکان ئەم کارە ناڕوە ئەوەی کە ئێمە تێبینی ئەەکەین بەم ڕێکار و ڕێگای یاساییانی کە ئەیبینی مناڵ هەڵناگیرێتەوە نادرێ بە بڕیاری محکەمە چونکە ئەو بڕیارە دواتر ئەبێتە شتێکی ڕسمی ئەرک و ماف دیارریەکە بۆ مناڵە کاتە چۆن پێیان ئەدرێ بۆ خێزانانە ئایا لە داهاتوودا و لە دوای دەکیشە بۆ ئەو خێزانە دروست ناکات چۆن پێیان ئەدرێ خۆی کە پێیان ئەدرێ خۆی لە یاسای عێراقیە لەبەرەوەی یەکێک لە بنەما سەرچەکانی یاسای عێراقی شریعی ئیسلامیە و ئێستاش کە لەسەر بنەمای شریعی ئیسلامی داوسا مەوزوعی تەبەنی مناڵ ئەوەی کە تۆ مناڵی بکەی بە ئیخۆت ئەم دوو عیبارەتە جیاوازە مناڵکردن تەبەنی لە نظامی شریعی ئیسلامیە جائز نییە تۆ مناڵێک ببێ بە مناڵی دایک و باوکێشکە نەهی لێکراوە شتێکە محەڕەماتەوە بۆیە ناکری ئەم مناڵە وەکو بڵێ ببێ بە بچێتە سەر ئەو دایک و باوکە وەکو نەسەب بەڵام بۆیە یاسای عێراقی بۆ چارەسەری ئەمە هاتووە زەمی داناوە هەڵگرتنەوەی داناوە کە هەڵگرتنەوە مخالف نییە لەگەڵ بنەمەکانی شریعی ئیسلامیە بەڵام بۆ زەم ئەم ڕێکارانەی داناوە ئەبێ لە ڕێک داواکاری پێشکەوێ ئەبێ محکەمە دڵنیا بێ ئەبێ توانایان هەبێ وتمان لە ڕووی مادی و معنەوی و توانای پەروەردەکردنیان هەبێ و ڕابردویان پاک بێ هەموو ئەوانەی کە باسمان کرد ئەم ڕێکارانە خەڵک تەحەمولی ئەم ڕێکارانە ناکە بۆیە وەک ئەڵێ لە پشت پەردەوە بە ڕێگایەکی کە بە شێوازێکی کە مناڵەکان هەڵ ئەگرێتەوە یا مناڵەکان وەرئەگرێ
چونکە لەوانەیە تحملی ئەم هەموو ڕێکارە نەکە چونکە مەسەن 6 مانگ تەجروبە هەیە لەوانێت تۆ ناوت نووس کەس دایک و باوک چەندەها خەڵک هەیە ناوی نووسیەوە بۆی مناڵێک با بڵێن هەڵبگرێتەوە یاخود وەربگرێ بەڵام بە 2 ساڵ و بە 3 ساڵ و تەنانە جار هەیە بە 5 ساڵیش ناویان نایێتەوە بە زیاتریش هەیە لەبەرەوە تحملی ئەمە ناکە ناچار ئەچێت بە ڕێگایشکە لە ڕێگاکان بەس دیارە ئەو ڕێگای ڕسمی نییە مناڵێکە هەڵی ئەگرێتەوانێ و نایبە بە مەفروض وایە هەر مناڵێک لە ڕووی یاساییەوە ئەگەر بێت و مناڵێک لە جێگایەک دابیندرایەوانێ مناڵێک بێ با بڵێن فڕێدراوە بێ بە عیبارەتی خۆمان نەزانن دایک و باوکی چیە یاخود ئەوە پێویستە ئەو لایانی پەیوەندیداری لێ ئاگرا دەرکردێتەوانێ بترێتە جیهادی تایبەتیەوە شورتەی لێ ئاگادارەکردێتەوە و ئەوان بە ڕێکارە یاساییەکان وەری ئەگرن و تەسلیم ئەو جیهەتەی ئەکەن کە پێویستە بۆ ڕێعایی ئیجتیماعیە و لایانی تەندروستیە تەسلیمی ئەکەن ئەوان دواتر بە ڕێگەی محکەمەی ئەحداسەوە محکەمەی نەوجەوانەوە دادگای نەوجەوانەوە ئەیدا بۆ دایک و باوکانی کە خواستیان پێش کردو هەر کەسە بە پێشی لە تەڵەبەکەی و زیاتر تیادابوونی ئەو مەرجانەی کە هەیە بەڵێ ئێمە باسمان لەو مەرجانە کرد کە پێویستە لەو خێزانەدا بوونی هەبێت بەڵام دەکرێت خێزانێک کە خۆیان منداڵێکیان هەبێت بیانەوە منداڵێکی تریش لە خۆ بگرن ئەمە ڕێگە دەدرێت لێ یاساکەدا ئەوە نەهاتوە کە نابێ منعی بکا کە ئەگەر مناڵیکەیان با بڵێن خۆیان مناڵیان هەبێ ڕێگر بێ بۆی کە مناڵ هەڵبگرنەوە یاساکە باسی ئەوە ناکە بەڵام دواتر لە تطبیقاتە لەوانەیە ئەوە دادگا سەلاحەتی ئەوەی هەیە ئەوە لە بەرچاو بگرێ کاتە دەبینێت دوو دایک و باوکریشیان مناڵی هەیە داواکاری پێشکەش کردو مناڵی خۆشی هەیە مناڵێک وەربگرێ لە کاتێکدا دایک و باوک پێشکەش هەیە با بڵێن ژن و پیاوێکەیە مناڵیان نییە و دوو چاوەڕێی ئەوەن و خوای گەورە مەسەن تا ئێستا ئەو با بڵێن ئەو هەدیەی پێ نەبەخشیون لەبەرەوە محکەمە سەلاحەتی ئەوەی هەیە لە پێشینەی بدا بەوان بە لە بەرچاوگرتنی بەرژەوەندی مناڵەکە بەڵێ لە ڕووی یاسایەوە گەربێت و خێزانی خوان منداڵەکان بەخشن بە خێزانێکی تر ئەمە ئەکرێت لامان کاتە تەنها ئەو مناڵانە بەخشێ بە خێزانە جۆر بە جۆرەکان کە ڕەچەڵێکی دێک و باوکیان دیار نەبێ بەڵێ لە ڕووی یاساییەوە ئەوە ڕێگە پێدراو نییە مناڵێک یاخود دایک و باوچێک مناڵی خۆی ببەخشە بە دایک و باوکێکیکە و ناکرێت بە ناویانەوە لە ڕووی یاساییەوە کارێکی نایاساییە بۆ پێچەوانەی مافی منداڵیشە بۆ پێچەوانەی بنەماکانی بنەما یاساییەکان و بنەمای شەریعەی ئیسلامیە کە مەوزوعی خێزان و کە مەوزوعی مناڵ و بەخێوکردن و ئەمانە دوجار هەندێک لە ئەحکامەکانی شەریعەی ئیسلامی بەسەرا تەطبیق بە لەبەرەوە ڕێگە پێدراونیە نەخێر نابێ ئەو مناڵە هیچ دایک و باوکی مناڵی خۆیان بدەن بە دایک و باوکێکیکە ئەمە لە ڕووی یاساییەوە بەڵام لە واقعی کۆمەڵایەتی ئەوما و لە ژیانی کۆمەڵایەتی ئەمە و لە واقعی مجتەمەعی ئێمە بە دڵنیایی حاڵەتی ئەوە هەبوو بینراوە حاڵەت هەبووە. زۆر سپاس بۆ کاگۆسمان شێخ سەدیق پارێزەر سپاس بۆ ئامادەبوون لە تۆری یەکەم سپاس بۆ ئەم دەرفەت و بۆ ئەم بوارەش کە بوارێکی گرنگە و هیوادارم دایک و باوکانەی کە مناڵیان نییە ئەو ژن و پیاوانە ڕێگای یاساییەکە بگرنە بەر و خوای گەورەش مناڵێکی چاوگەشیان پێ ببەخشێ و سپاس بۆ تۆش بچانێک وەرەگرین و ئەگەڕێینەوە.